کولەکەی زەرد شتێکی جوانە بۆ هەڵەوین بەڵام ئایا دەزانن ئەمە بۆ تەندروستیشتان باشە؟ بێرجەروانی پسپۆری خۆراک لە کلینیکی کلیڤلاند دەڵێت کولەکە خۆراکێکی سەرەکیە کە چۆری کەمی تێدایە و کالۆری کەمی تێدایە و پڕە لە مادە خۆراکیەکان. ڕیشاڵی زیاتری دەبێت و ڕێژەی هەرسکردن خاو دەکاتەوە بۆیە بۆ ماوەیەکی زیاتر تێرە دەکات هەروە دەبێت هۆی جێگیرکردنی شەکرەکانی خوێن چونکە کاتێک ئێمە هەڵاوسان لە شەکرەکانی خوێنماندا هەیە ئەوە دەبێت هۆی برسێتی زیاتر. کولەکە دۆڵەمەندە بە پۆتاسیۆم کە توژینەوەکان پێشنیاریەوە دەکەن ڕەنگی یارمەتی دەربێت لە کەمکردنەوەی پەستانی خوێن. جگە لەوەش کولەکە دژە ئۆکسینەرەکانی تێدایە وەک ڤیتامین سی کە یارمەتی لە هەبوونی پێستێکی تەندروست دەدات. سەبارەت بە پێستی پرتقاڵی کولەکە بیتا کارۆتینی تێدایە و کاتێک دەخورێت جەستە دەیگۆڕێت بۆ ڤیتامین ئەی. ڤیتامین ئەی تایبەتی دژە هەوکردنی هەیە و چاو باشتر دەکات و بەرگری تەندروستی بەهێزتر دەکات کەواتە چۆن ڕێگاکاندا دەڕێژیت بوو بەکارهێنانی کۆلەکە لە خۆراکەکەدا. چەروانی پسپۆری خۆراک پێشنیاری بەکارهێنانی کۆلەکەی قوتوو دەکات لە نان، پانکێک دروستکردن یان لە سۆسی دڵخواستە. تەواوی کولەکەکە بەکاربهێنا تەنها سەرنجت لەسەر خودی کولەکەکە نەبێت بەڵکو تەنانەت ناوکەکەشی کە پرۆتینی زیاتری تێدایە پۆتاسیۆمی تێدایە ئەو ڤیتامینە زیادانەی هەیە وەک خودی کولەکەکە و ڕێگەیەکی زۆر باشە بۆ بەدەستێنانی ڕیشاڵی زیادە. بیخێرە ناو سریاڵیا دانەوێڵەی گەرم یان هەر وەک ژەمێکی خواردن بیخۆ وە لە بیرت نەچێت ناوکەکەی بەکاربهێنیت